ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم ئەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر 27مین فیستیڤاڵی گەلاوێش. ئەمڕۆ بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە میوانانی بیانی و هەروەها میوانانی ناوخۆ 27مین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش لە شاری سلێمانی کارەکانی دەستی پێکرد. فیستیڤاڵەکە 3 ڕۆژ بەردەوامە بێت. ئەمڕۆ کە دەستپێک بوو بینیمان بە چ شێوازێکی سەرکەوتوو و جوان سەرەتای فیستیڤاڵەکە دەستی پێکرد. تێیدا چالاکیەکان بەڕێوە چوو، کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بوو. دیارە لە 2 ڕۆژی داهاتووشدا کە ڕۆژی هەینی و ڕۆژی شەماکات کۆمەڵێ چالاکی دیکە لە خۆگرێ. طبعاً بە ئامادەبوونی میوانانێکی زۆر لە دەرەوەی هەرێمی کوردستان کە بۆ یەکەم جارە میوانانی بیانی لە نێو فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش بەشدار بوون. گرنگی فیستیڤاڵی گەلاوێش لە شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە لێشەوە بۆ هەرێمی کوردستان ماناکەی چییە؟ ئێمەمانەوێت بە سازکردنی فیستیڤاڵی گەلاوێش ساڵانە چ پەیامێک بگەێنین، ئەوەی کە مەبەسمانە لە ڕووناکبیری و ڕۆشنبیریەکەوە ئەتوانین لە ڕێگەی فیستیڤاڵی گەلاوێشەوە ئامانجەکەی بەدیبێنین یاخود نا. ئەمشۆ گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتە و کار و چالاشیەکانی 2 ڕۆژی داهاتووی فیستیڤاڵی گەلاوێش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە ئیبتیسام ئیسماعیل سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێشکە لەگەڵمانە لەسوودە. بەخێر بێ دکتۆرە. زۆر سپاس. ئەزانین ماندووی لە شسا بێ دەستان خۆش بێ زۆر سەرکەوتوو بن. بەڕاستی ئەم ساڵ ئەوەی کە بینیمان فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش شتێکی زۆر جیاواز بوو. حەزەکەم لەسەر زاری بەڕێستەوە بزانین ئەم ئامادەکاریانە چۆن بەم شێوازە بەڕێوە چوو ئەم ساڵ بۆچی جیاوازتر خۆتان دەرخست؟ بەڵێ من سەرەتا سپاس بۆ کەناڵی کورسات، سپاس بۆ دەستگای میدیایی کورسات کە سپۆنسەری میدیایەکەمان دەستگای میدیایی کورسات بوو. سپاس بۆ هەموو ماندووبوونی هەموو ستافەکانی هەموو ئەو دیزاینە جوانە و بە سەڵت و بە تەسمیم و بە هەموو جوانەکان پێکەوە کردمان بەڕاستی. ئێمە هەموو ساڵێک لە فێستیڤاڵی گەلاوێش هەوڵەین جیاوازتر بین لە ساڵەکانی تر. ئەم ساڵ چالاکیەکان فراوانتر کرد. یەکێک لە جیاوازیەکان ساڵی تر ڕەنگە فۆکەسمان لەسەر لایەنی ئەدەبی بوو بێت، بەڵام ئەم ساڵ لایەنی ڕۆشنبیری و کولتوری و لایەنی موزیک و گۆرانی ینی هونەریش هێنامانە ناو بوارەکەوە. موزیک و گۆرانیمان بینی جیاواز موزیک و گۆرانی سەرکەوتوو پرۆفشناڵ ئۆرکێسترای سلەیمانی مەسەرەن لەگەڵە. ئەمە ویسمان بە میوانە بیانەکانمان بڵێین ئێمە لە ئالاتی غەربیا و لە ئۆرکێسترایە ئەمەمان هەیە بیناسیێنین، ئەمەشمان پێکرێ باشە. ئەمەمان هەیە کە ئەتوانین وەکو ئۆرکێسترا جیهانیەکان عازفمان هەیە، تیپمان هەیە، فەرقەی زۆر تایبەتمان هەیە لە ئۆرکێسترای سلەیمانی، هونەرمەندی دەنخۆشمان هەیە. کولتوری ئێمە ئەتوانین جێگەی شێوازی غەربی و شێوازی تریشی تایبەت ئێمە ئەتوانین ئالەتە غەربیەکان بەکاربێنین. ئەمە بە شێوازێکی جوان ئەوە یەکێک لە پەیامەکان بوو. دووهەم بینیمان تابلۆیەکی جوانی هەڵپەڕکێ لەسەر شاری سلەیمانی بوو، ینی زۆر هین بوو. ئەوەش شێوازێکە کە پەیامێکی ترە کە ئێمە کولتورێکی نەتەوەی خۆمان پیشانی دیسانەوە میوانەکان بین. پاراستوتانەوە تانێش بە زیندوی بیڵ بە زیندوی بیهەڵینەوانێ و ئەمە وەکو شوناسێکی ئێمەیە ئەمە پێشکەشی ئەوواکەین ئەو ڕەنگە تێکەڵکردنی ئەو ڕنگانە و ئەو شێوازی هەڵپەڕکێە و ئەو تابلۆ و پەیامانی کە ناو تابلۆکەشا هەیە کە پڕە لە خۆشەویستی و لە ئاشتی و لە وڵی دکتۆر ینی ئەوەی کە بینیمان لە سەرەتای بەرنامەکە شاتەوە ناماژەم پێە ینی زۆر جیاوازتر بوو و ئەدائێکی جیاوازتر و کۆمەڵێک بابەتی دیکەی زۆر گرنگتر پێشان دەران ینی لە فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەم ساڵی گەلاوێشدا کەوەکو جەنابی شتەوە ئاماژەی پێیەکەی زۆر جیاواز بوو و سەرەتای دەستپێکەکەش ینی بە حەقەت ینی خوێندنەوەی چەند پارچە شعرێکی زۆر ینی جوان و سەرنجڕاکێژە لایەنێکێ لە شاعرە بەناوبانگەکانی کورد و خەڵکی شاری سلێمانی مامۆستا جەمال غەمبار هەموو بە خۆی بە حەقەت ینی فیستیڤاڵەکەی ڕازاوەتر کرد. ئەم فکرێتان چۆن ینی بەڕاستی خستە نێو فیستیڤاڵەکەەوە؟ ڕاستە فیستیڤاڵێکی ڕووناکبیری و ئەدەبیە بە حەقەت بۆ شاعران و نووسەرانە، بەڵام جیاوازتر بوو. بەڵێ ئێمە
وەکو وەفایەک بۆ ئەوەی کە مامۆستا جەمال غەمبار یەکێکە لە دامەزرێنەری بنکەی ڕووناکبیری گەلاوێژ لە سەرەتای دامەزرێنەرەوە، ینی وەک خۆی لەو کاتە گەنجێک بووم هاتمەتە بوارەکە و ئیشی لە گەلاوێژا کرد. ئێمە وەکو وەفایەک بۆ هەموو ئەوانەی کە بەردەوام لەگەڵمانە، هەموو ئەوانەی کە بناغی بنکەی ڕووناکبیری گەلاوێژیاندانا، وەکو وەفایەک بیرمان لەوە کردوانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا جەمال غەمبار بکەین. ئەویش زۆر بە خۆشحاڵیەوە وتی من وام لێ ئەکەن کە 10 ساڵە دابڕام لەسەر سێج بێمەوە ناو سلەیمانی و هانمێن کە بەردەوامی پێ ئەبەخشن. ینی ئەمە بۆ من خۆی هەرمایی خۆشحاڵی بوو بەڕاستی شعری ڕێکخا لە شاری سلێمانی. بەڵێ بەڵێ تاوانەمانە جێگەی دەستخۆشیە بەڕاستی. زۆر سپاس. بابەتی ینی فیستیڤاڵەکە ئێستا قۆناغێکی دیکەی گرنگی بڕیوە، پێی خسۆتە فیستیڤاڵێکی نێودەوڵەتیەوە. ئەم نێودەوڵەتی بوونە ئەتانێ بەڕاستی چی بە دنیای دەرەوەی هەرێمی کوردستان و خەڵکی دەرەوەی کورد بڵێن؟ بەڵێ ئەمە فێستیڤاڵی گەلاوێژ هەر نێودەوڵەتی بوو، بەڵام ژمارەی میوانەکانمان زیاتر فراوانترمان کرد، ینی زیاتر پەڕینەوانە بۆ ئەوەی کە ئەم بتوانین ئەو پردی پەیوەندیە دروستکەین، پردێکی پەیوەندی بۆ ئاڵ و گۆڕکردنی بواری کللتوری، بواری ڕۆشنگەری، بواری ڕۆشنبیری، بواری فکری، بواری ئەدەبی لەسەر و هەمووشانەوە، بۆ ئەوەی کە شناسی خۆمان و ئەو تراسی کە هەمانە لە ئەدەب، لە شعر، لە چیرۆک، لە هەموو بوارەکانی ئەدەب، لە کولتور بیناسیێنین بە میوانەکان بە گەلانی دی، چکە ئێمە میوانەکانمان جیاوازن، لە نەتەوەی جیاوازن، لە ئاینی جیاوازن، لە بیرروڕای جیاوازن، لە فکری جیاوازن. ئەمانە کە لێرە کۆبووینەتەوانێ بۆ ئەوەی ئێمە خودی خۆمان بناسیێنین بەوان و ئەوان نیش هەروەها بناسیین و بزانین ئێمە لەکوێ ئەو ڕۆتایین، لەکوێ ئەو ڕۆتیان کە لە جیهانە هەیە، ئەو گفتوگۆیانە ئەمان گەێنێتەوە ئەنجام. ئێمە لەکوێ ئەو ڕۆتایین کە ڕۆتیشی ڕووناکبیری و ڕۆشنبیری گەورەی ینی پێشکەوتن خوازێ بە تایبەتی لە ئەوروپا و لە زۆرێک لە وڵاتان بە تایبەتی ئەمە بینیمان، ینی هەندێک لە شاعیر و نووسری ئەوروپی بە تایبەتی فەڕەنسیتان بانگێش کردو بۆ فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە. موشمانە زانین کللتوری فەڕەنسی لە ڕووی شعر و لە ڕووی ڕووناکبیری و زۆر دەوڵەمەندە. ئەتانێت چۆن ئەم کۆنتاکت و ئەم تێکەڵبوونە دروست بن لەگەڵ ئەم کللتورە جیاوازانەیە بەڕاستیەوە ئێوە توانن چ سوودێک بینن لە کللتوری بۆ نمونە فەڕەنسی کە بانگێشتان کردو؟ بەڵێ ئەمە ئەویش سودێمە بینۆ کتم ینی ئەمە جگەلەوەی کەوتم ئێمە ڕەنگەی تر دانەبڕین لەگەڵیانە، بتوانین ئەمانە نوستوتیان هەیە لەوێ، سنتەریان هەیە، بتوانین ئیشی هاوبەش بکەین، بتوانین بۆ داهاتوو کاری هاوبەش بکەین بەیەکەوە، جارێکی تر بانگێشتیان بکەینەوە، بانگێشتمان بکەنەوانێ. ینی ئەم ئاڵ و گۆڕە بۆ ئێمە جارێکی تر دەوڵەمەندکردنی کللتوری ئێمەیە و ناساندنیەتی جارێکی تر بە کللتوری دیکە. ئەمە جگە لە فەڕەنسا، لە وڵاتانی عەرەبی، لە مەسر دوو کەسایەتی زۆر گەورە کێکیان پسپۆرەکەی لە ئەدەبی مناڵانایە، ئەوی دیشیان شاعری میلیە، بەڵام هەردووکیان لە پۆستی باڵای حکوومەتی مەسریشان کە هاتوون لێرە ئەیانەوێ ئیش لەسەر توراثی کوردی بکەن و چۆن تێکەڵیکەینەوە جارێکتر و ئیش لەسەر ئەتڵەسێک بکەین، ئەتڵەسێکی کوردی دروستکەین، فکرێکی زۆر ئاڵوگۆڕمان یان کەواتە تا چەندە گرنگە. ئێمە ڕاستە بۆ نمونە ئێستا وەکو هەرێمی کوردستان، وەکو کورد، وەکو نەتەوە شناسێکمان هەیە کە ئەمانەوێت لە دنیادا خۆمانی پێ بناسیێنین، تاوان هەر نەتەوەیەک بە شتێکی ینی دیاریکراوی خۆی دەناسرێتەوە. ئێوە تانێت کە ئەم فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ ساڵانە ڕێشی یەخەن و ئەم ساڵیش کە فراوانتر بووە و مەغزا و مەبەستی دیاریکراوترتان هەیە و ئامانجی دیاریکراوترتان هەیە لە ڕێگەی ئەم ینی نووسەر و ڕووناکبیر و بۆ نمونە ئەم بیانیانەوە کە دێنە نێو فیستیڤاڵەکە، چکە ئەڵێسا و نووسەرە میسریە دەیەوێت کار بکات لەسەر بۆ نمونە بابەتێکی دیکە لەسەر کورد. ئەمە گرنگە خۆی، کەواتە ئەمان ئەتوانن بێن بابەتی گرنگ لەسەر کللتور، لەسەر شوناسمان، لەسەر هەوڵ و تێکۆشانمان، لەسەر شۆڕەشی کورد لە ڕێگەی نووسین و لە ڕێگەی شعرەوە بۆ نەتەوەکانی خۆیان بەیان بکەن. ئەمەتان کردووە دەتانی بیکەن؟ بەڵێ دەمانێمە هەنگاوی داهاتوومانە بۆ
داهاتوە توانین ئەو کۆنتاکتە دروستکەین نەک هەر لە بۆ بنکەی گەلاوێژ بەڵکو ڕەنگە لەگەڵ بنکەکانی تر و لەگەڵ ئینستیتوتەکانی تر و لەگەڵ زانکۆکانی خۆمانە ئەو کۆنتاکتانیان بۆ دروستکەین. بەردەوامیشە تەوانەوە ناوەسن. نا هەڵبەت ئێمە بەردەوامین بۆ خزمەتکردنی خۆی شاری سلەیمانی ئەومان لێخوازێ شاری سلەیمانی خۆی ئەو زمینەی خۆش کردووە کە تۆ ناتوانی بۆستی ئەبێ هەمیشە بەردەوامی پایتەختی ڕۆشنبیریە ئەو پایتەختی ڕۆشنبیریە بێت بنکە ڕۆشنبیریەکان بیپارێزێ و وەکوتم زمینەکەش خۆشکراوە ینی زمینێکی خۆشکراو هەیە بۆی کە هەمیشە خاوەن قەڵەمی نوێ هەیە فکری نوێ هەیە ڕوانینی نوێ هەیە هەمیشە خەڵک هەیە حەزەکە بنووسێ حیوێتێک لە شاری سلەیمانیا خۆی هەیە خۆی داوات لێ زیندوو باشە میوانە بیانیەکان ئەوانی کە زۆر دیارن بە تایبەتی نووسەر و ڕووناکبیر و شاعیرەکان ینی چێن کە ئەگەر وەکو ناو ئێمە بمانەوی ژۆمان لە ناوەکان بێت. بەڵێ بەڕێز واسین العرج ئەمە خۆی بە جنسیە جەزائریە بەڵام بەڕێگەز جەزائریە جنسیەی فەڕەنسی هەیە و مامۆستایە لە زانکۆی سۆربۆن. هەروەها هاوسەرەکەشی خێزانەکەی دکتۆرە زەینەب العرج بە هەمان شێوە شاعیرەیەکی دیارە و مامۆستایە لە زانکۆی سۆربۆن. وەک ئاماژەشمان پێەیە شاعیرێکی فەڕەنسیشمان هەیە کە ئۆرلینا لۆساکە کە لە دەستپێکە شعرێکی پێش بەڵێ شاعری عێراقی کە لە دەرەوەی وڵات ئەژی لە دانیمارک عەبدولمونعم الفەقیر هەروەها خاتونێک کە ئەمڕۆژ دیسانەوە شعری پێشکەش کرد خاتون ماریانە لارسین دانیمارکیە. بەڵێ ئێمە کوتماندوو کەسی تریش هەر شاعرێکی مصریمان هەیە کە مەسعود شۆمانە و دکتۆر ئەشرەف قادوسمان هەیە. ئینگلیس نەهاتۆ بەریتانیەوانەتان بانگێژ نەکردووە؟ ئێمە هەنێ بربەست هاتە بەردەستمان بەڕاستی بەو هەلومەرجی سیاسی کە لەم ناوچەکەیە هەیە ئەم ناجێگیریە کە هەیە لێرە ئێمە هەوڵمانە لە بریتانیا لە ئەمریکا لە تورکیا خەڵک بانکەین بەڵام هەندێک کەس ناسەقامگیری ینی ناسەقامگیری ڕەوشەکەوە تەنانەت هەندێک شوێن سەفارەتەکانی خۆیان کە پرسیاریان کردبوو ڕێگەیان پێ نەیابوو بێن تویان ئەگەر دێن لەسەر بەرپرسیارەتی خۆتان ئێمە بە پرسیارەتی هەڵناگرین لەبەری ناوچەکە ناوچەیەکی هینێ بەڵام خۆشبەختانە کە ئێستا هاتوونەتە ئێرە ئەبینن زۆر جیاوازە ئەوەی کە لە میدیاکانە ئەبینرێ ئەوەی کە پیانەوترێ ئەوەی کە ئەیبیستن استقرارێک لە سلەیمانیایە شارێکی پڕ لە جوانیە پڕ لە بەخشینە پڕ لە بڵێ ئێستا لە کاتێکا مەسەن لە ماوەیەکی زۆر کەما کە 2 ڕۆژە 3 ڕۆژی ئەوەی پێش فستیڤال کە گەیشتونەتە ئێرە بەڵام انتیباعێکی زۆر باشیان هەیە لەسەر شاری سلەیمانی و خەڵکی سلەیمانی و کراوەی خەڵکی سلەیمانی و جوانی شارەکە و سروشتی شارەکە. میوانمان هەیە لە لوبنانەوە دکتۆرە مەیل عەبدەڵڵا هاتووە، میوانمان هەیە لە جەزائیر دکتۆرە ئەنعام بەیوض هەر چیرۆکنووس و شاعرێکی دیارە. هەرێمایەتی بڵێن ئەو تورکیاوتێ نەهاتوون کەسیتیانە تورکیا وەکو باسم کرد بربەست هەبوو خۆیان و خۆینیان ئەتوانێت ئەلەنگاری سیاسی هەیە. بەڵام ئێران میوانی فارسمان هەیە میوانی کە توێژەری زۆر باشن هاتون لێرە بەشدارن 15 میوانی فارسمان هەیە. ئەمە جگە لە کوردانی ڕۆژهەڵات یعنی کە بەشدارن کوردانی باکووریش هەر بربەستێکیان بۆ دروستبوونیان توانی بەڵام ڕۆژ ئاوامان هەیە. وڵاتانی کەندا و هیچ ینی لەوانەتان بانگێش کە چۆ بەڕاستی وڵاتانی کەندای ژێمە ینی شاعیرەکانیان نەبینین ینی بەڕاستی شاعری زۆر گەورە و ناوداریان هەیە و ئێستاش ینی شعری وڵاتانی کەندا و لەسەر ئاستێکی باش خوێنەریان ئێمە تەنانەت لە 25 ینی فستیڤال 25مینی ساڵی گەلایش کە یۆبیلی زێوین بوو ئێمە لە کوێیت خەڵکمان بان کرد بوو لە سعودیا خەڵکمان برد بەڵام ئەم جارە هەنێک هەبوو وەکو باسم کرد ینی زیاتر ئەو خەوشە بوو کە ئێو ڕەوشە بوو کە ئێرە ئێستا هەیە ئەو ناسەقامگیریە سیاسی و مەسەلەی سووریاش لەم ئەخیرە کە ڕوویا مەترسیەک دروست بوو لوبنان خۆی لەوە مەترسیەک بوو ینی تۆزێ
ئەو ناسەقامگیریە ینی قەلقیەکی دروست کرد بوو لای ئەو هەرچ کەسێکە بانگێشتمانە کرد ئەتیزاری ئەهێنایە و داوای لێبوردنی ئەکرد ئەمە بربەستەکان بوون بەڕاستی کە هاتنە ڕێمان کە ئەویش ئەو قەیرانە سیاسیانەیە کە کاریگەری لەسەر ڕەوتی ئەدەبیەکە کە کاریگەری لەسەر ڕەوتی ڕووناکبیریەکە کە کاریگەریە کاتە سەر کاریگەریەکی خراپیش بۆ نمونە مەمانتوانی خزمەتێکی زیاتر بکەین کەسانێکی زیاتر بێنین بەڵام خۆشبەختانە جەنابیش دەڵێ دو ئێمە ژیانی خۆشمان ئاگاداری ینی ڕوتی ڕووداوەکانی ئەم ڕووداوە نەخوازراوانی کە لە ڕۆژڵاتی ناوەڕاست پەریسەندووە ینی ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانە بەڵام خۆشبەختانە ینی سازکردنی کۆنفرانسێکی نێودەوڵەتی یاخود فیستیڤاڵێکی نێودەوڵەتی وەکو ینی گەلاوێش ئێمە خۆی بۆ خۆی گەورەیەوە زیندووکردنەوە و هێشتنەوەی زیندوێتی ئەم میلەتەیە بە تایبەتی شاری سلێمانی کە بۆ دنیای دەرەوەی دەرەخی بە حەقەت ئەمە یەکێک بوو لە ڕەکانی میوانەکان ئەم ڕێی جەنافتیان هەبوو کە بەلایەنەوە زۆر گرنگ بوو کە تۆ لەم ڕەوشایەوە محافظە لەسەر ئەوەکەن کە پارێزگاری لە کولتور بکەن پارێزگاری لە باسی ئەدەب بکەن باسی خۆشەویستی بکەن باسی شعر بکەن بچنە دنیای فانتازیاوە ئەمە بۆ ئێوە گەورەی مرۆڤی کورد دەرئەخات ینی ئەمە جێگەی دەستخۆشیە بابینە سەر ینی تاوانەوە یەکەم ڕۆژ بم شێوازە بوو کە بەڕێوە چوو ینی کۆمەڵێک بابەتی گرنگ و باشی تیا بوو بۆ جەنابی شدوتە ینی ئەم جارە ئەین کۆنسێرتێکی گۆرانی هونەرمەندی ناوداری کورد دیاری قەرەداغی دیاری قەرەداغی ینی جێگەی شانازیە بۆ کورد بە حەقەت ینی هەم لە ناوچەکەش و هەرێمایەتیش ناسراوە و جیاوازتریش بوو ینی بە حەقەت کۆمەڵێک گۆرانی وتەوە کە هەموو یادگاری زۆر شیرینمان هەیە لەگەڵ ئەمە جگەلەوەی کە یەکەم جارە لەگەڵ ئۆرکێسترایە دەرکەوێن دیاری قەرەداغی یەکەم جار لەگەڵ ئۆرکێسترایە و ئیشکردنی ئۆرکێسترا و تەولیفکردنی ئەم گۆرانی و جارێکتر تەوزیعکردنەوەی بۆ ئۆرکێسترا کارێکی ئاسان نییە زۆر قورسە من خۆمە تا تێگەیشتم کە کاگنی هەزنووری بۆی باسە کردم پرۆسەکە زۆر قورسە ئاسان نەبوو و بەڵام ئەو قورسیە لە ئاستیەوەی کە بتوانن بەڵێ یان تەبەقە و توانای ئوسلوب و ستایلی کە دیاری قەراغی زۆر گونجاو بوو لەگەڵ ئۆرکێستراوی زۆر جوانیش هات بۆ ئەوانێ بەڕاستی وڵای ڕێخستنەکانتان بەڕاستی ئەم بابەتی کە بۆ فیستیڤاڵەکە ئامادەکاریتان کردو لە ئاسێکی زۆر وەرزایە ئێمە قسەی من نییە قسەی لەوچێ میوانەکانیشتان بێوانەشی کە چاودێری دۆخی ڕووناکبیری و ڕۆشنبیری و ئەدەبی ئەم شارن بە حەقەت ینی بەرز هەڵیە سەنگێنن بابینە سەر بەیانی و شەمە تاوانێ و کارەکانتان بەردەوامە وایە تامە خۆی لە کۆمەڵێک بابەتی گرنگ و دیاریکراوە بینێت با من پێش بچمە سەر بە حەقی هەنێ چالاکی ترمان هەیە نەخورێ ئەمڕۆ بێجگە لەلایەنی مۆزیک ئێمە هونەری شێوەکاریمان هەبوو پێشانگایەکی شێوەکاری پێشانگای بەڵێ هونەرمەند ستار عەلی کۆچ کردو هونەرمەندێکی شێوەکاری کۆچ کردووە خەڵکی بادینانە لێرە پێشانگاکەمان بە ناوی ئەو دیداری شێوەکاریەمان بە ناوی ئەوە ناونا وەک هەروەفایەک و وەکو کەسایەتێکی دیار سپاسەکەم بەڵام بیرۆکەی پێشانگاکە نوێ بوو بۆ گەلاوێشت ئمە چیمان کرد بیرمان لەوە کردەوە کە جارێکی تر ئەو شعرانە ببنەوە بە ئیلهام بۆ شێوەکار و بیکا بە لەوحە ینی هەم دەقێکی شعری هێنراوە ئەو دەقە کراوە بە ئیشێکی شێوەکاری جا ئەم شعرانە لەسەر ئاستی هەموو عێراق هونەرمەندان بەشداریان تیا کردووە نەخێر 6 کاری هونەریە 43 هونەرمەند بەشداری تیا کردووە لە بەغا لە بەسرا لە بابل لە مووسڵ ینی لە هەموو عێراق بێجگە لە بڵێن هەرێمی زۆر جیاوازەوە بەڵێ ئەم فکرەیە وەکو ئەوەی کە شعر و ئین لە دنیای هەیە بەڵام ئێمە یەکەم جارە لە گەلاوێژ ئیشی یەکەم جارە ئیشی تیا بکەین جگەلەوەی کە ئێمە پێشانگای کتێبمان هەبوو پێشانگای کتێبەکان دارە نەشری عەرەبی و بڵێن کوردی و فارسی و عەرەبی تیا بووە سەر و ئەمانەشەوە هەندێک ئیشی کاری دەستی ژنان بۆ گەشەکردن و خود بڵێن بۆ تواناکانی ژنان و هاوکاریکردنی ئەو ژنانێک کە بێکارن لە ماڵۆ دانیشن خۆیان ئیشی دەست دەکەن و پارێزگاریش ئەکەن لە کولتوری ئێمە وەکو کڵاوی کوردی دروستەکە حێل و مێخەکێ دروستەکە بەشدارێکی سەرەکین و بواری کولتوریشە بەڕاستی ئەمە بەشێکیشە لە بوارە کولتوریەکە ئەوانیشمان هێناوە لە پێشانگەکە بەردەوامن
بەدەر لەمانە بەدەر لەمانە من ئاماژە بەوە بم کە ئێمە باسی شعرەکانمان کرد باسی تیپی هەڵپەرکیەکەمان کرد کە لەوێ ئەوەی کە زۆر گرنگە ئێمە 5 کەسایەتیمان هەڵبژارد لەسەر ئاستی شارەکانی هەرێمی کوردستان باش ڕێزلێنانمان لێگرتن هەر ئەمڕۆ بوو هەر ئەمڕۆ لەسەر ئەمە لە چ بوارێکە ئەم ڕێزلێنانە ئەم ڕێزلێنانە لە بواری کولتوری و ڕۆشنبیری و ئەدەبیە لە بواری شعرە لە بواری تەرجەمەیە لە بواری نووسینە لە هەموو بوارەکان بەڵام هەر چیمان کرد هەر لە شارە و یەکێک بۆ نمونە لە کەرکووک لە هەڵەبجە لە سلەیمانی لە هەولێر لە دوهۆک هەر پێنج شارەکەی هەرێمی کوردستان ئەمانە تەبەن پێشتر ئێوە خۆتان لە بنکەی ڕووناکبیری گەلاوێش تاوان هەڵسەنگاندنتان بۆ کارەکانیان و لە دەرئەنجامی ئەوە دەستنیشان کراون بووی کە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی فیستیڤالەکە ئەمانە خەڵات هەموو ئەم کەسانە زۆر قابلی زۆر لەوە زیاترن بەڕاستی بەڵام ئێمە ویستمان هەر ئاوڕێکی بچووک لەو بەهرانیان بینەوە لەو داهێنانە کە کردویانە لەو ماندووبوونانەی تەمەنیان کە بەڕاستی خزمەتی ئەو بواریان کردووە ویستمان ئاوڕێکی بچووک یعنی هیچ نییە بۆ ئەوان ینی هەرێک لەوانە خۆیان شایستەی زۆر لەوە گەورەترن بەڵام ئێمە حەزمان کرد وەکو وەفایەک ئێمە بۆ ئەو توانایانە لە پای ئەو خزمەتێک کە کردویانە لە پای ئەو داهێنانەی کردویانە ئاوڕێکی بچووک بینەوە باشە ئەم ڕێزلێنانە دکتۆر ئێبتیسام هەر بۆ زیندۆکانە یەخود نەخێر کۆچکردوەکانیش ئێوە لە بەرنامەتانەیە کە ڕێزلێنانیان بۆ بکەن ئێمە ئەو ڕێزلێنانە بزەبدلەوە سەری هەڵا کێمەوانی کە ماون باجاری هەست بە بوونی خۆیان بکەن ئێمە بۆ هەر نەتەوەیەک بین یا قەومێک بین کورد مرد و پەرست بین بەڕاستی ینی بیرمان لەوە کردەوە لەو نوقتەیەوە دەستمانەڵە کە ئەمانە خزمەتێکی زۆریان کردووە بۆ یعنی تەقدیرکردنی ئەو خزمەتە ڕێزلێنانێکی لێ نەگرێ خۆی نەیبینێکە لە ژیانە ماوە با خۆی تا لە ژیانە ماوە تەقدیری بگیرێت دوای ئەوە بەو چی کە کوڕەکەیت یعنی جارێکتر کوڕەکەی وەری بگرێتەوە هەستێکی بەرزەکە خۆی یا کەسێک لە خانەوە دەکەی بەڵێ تا خۆی لە ژیانە ماوە بزانێکە ئەو کارێکی گرنگ کردووە جارێکتر متمانە بەخۆیە کاتەوە بوونی خۆی و گرنگی بەخۆی ئەیاتەوە جارێکتر زۆر گرنگە باشە بێمە سەر ڕۆژی دووەم یینە سەر ڕۆژی دووەم بمبورە بابێمە سەر ڕۆژی دووەم تاوان کارەکانتان زۆرەوە ئەمە ڕۆژی یەکەم ینی ماشەڵڵا پڕ چالاکی پڕکار ینی هەمووشی داهێنانی نوێ بە حەقە چکە بەڕاستیشتی زۆر جوانوان بینی ڕۆژی دووهەم کارەکانتان تاوان من ئەزام یانی سکرپتەکە دیاریکراوە بەڵام حەزەکەم لە زاری جەنابتەوە بۆ بینەران بۆ ئێمە و بۆ ئەنەشی کە بەشدارە بن و دەیانێت بەیانی بۆ نمونە بێن لەوێ کارەکانی دووەم ڕۆژی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلایەش ببینن خۆی لە چی بینێتەوە ڕاستی دکتۆر ئێبتیسام سەرەتای ئێمە لە سبەینە لە سەعات 9 بەیانیەوە دەست پێەکەین 9 بەیانی ئەو 11 کەسەی کە پاڵێوراون بۆی خەڵاتی یەکەم و دووەمی شعر وەرگرن لە شعرەکانیان پێشکەشەکان ڕاستەخۆ شعر خوێندنەوە ڕاستەخۆ شعرەکانیان ئەخوێنەوە لە هەموو زمان و نەتەوە جیاوازەکان ئەوانەی کە دەرچوون ئەمانە ئەوانەی کە لە تەقدیمیان کردووە بۆ پێشبڕکێی گەلاوێش باش ئاخر ئەوانە هەمووی کوردن هەموو کوردن هەموو گەنجن هەموو گەنجن بەڵێ هەموو ئەو گەنجانن کە بەهرەیەکیان هەیە و ئەیانەوێت سەکۆیەکی ئازاد هەبێ تواناکانی خۆیانیان دەخەن پاڵێوراون دکتۆرە یانزە پاڵێوراون بەیانی لەوێ تەواجدیانە بێت لە 9 تاوان دەست دەکرێت بە ینی نمایشکردن و خوێندنەوە شعرەکانی تاوان ئێوە هەڵسەنگاندنتان کردووە یانی ئەمانە پێشتر هەڵسەنگاندیان بۆ کراوە ئێمە وەکو بنکەی گەلایەش نەمان کردو ئێمە لیژنەیەکمان دروست کردووە ئەم لیژنەیە هەڵی سەنگانەوە ئەم 11 کەسیان دیاری کردو لەناو ئەم 11 کەسەیە یەکەم و دووهەم و سێهەمی شعر دیاریەکەن باشە بەس شعرە یا چیرۆک و ڕۆمان و بابەتانەشی ئێمە بۆ خەڵاتەکان کە هەیە خۆی هەر پێشبڕکێکە بۆ شعر و چیرۆک و لێکۆڵینەوەیە لێکۆڵینەوەش بەڵێ شعر و چیرۆک و لێکۆڵینەوە شعر ئەخوێنرێتەوە لەوێ برگەی شعر تەواوە بێ ئەنجا تەوەری فستیڤالمان هەیە هەموو ساڵە تەوەرێکی جیاوازمان هەیە بۆ گفتوگۆکردن لەسەر هەر تەوەرێک هەر بابەتێک کە بواری ئەدەبی پێی دەوڵەمان بێ ئەم جارە باسمان لەسەر قەیرانەکانی ئەدەبیات و قەیرانەکان کرد چین ئەو قەیرانانەی کە ڕێ لە ڕەوتی ئەدەبی ئەگرێ باشە 11 توێژەر لێرە بەشدارە باشە بەشداری لێکۆڵینەوەکان بەشداریان کردو بە لێکۆڵینەوە بە بابەتی خۆیان کە هەریەکەیان بە ناونیشانی جیاوازێکی لەسەر سرد قساکە یەکێ لەسەر تەرجەمە قساکە یەکێ لەسەر هزر قساکە یەکێ لەسەر سیستم و فەوزا و تەکنەلۆجیا و تێکەڵکردنی ئەمانە وەکو پانێڵ سێ پانێڵمان ئەبێ دوای ئەوە
بە سێ پانێڵ تەوەرەکە تەواوە بێت هەر سێکی سبەینێ تەوەرەکەی فستیڤال پێشکەشەکرێ. باشە. تاوانەمە ڕۆژی دووەم بەم شێوازە توێژەرەکان کورد و عەرەب و فارس ئەوانیش بەشدارن. بەڵێ بەڵێ. تاوان ئەوانیش 11 کەسن. تاوان قسە و لێکۆڵینەوە و توێژینەوەکانیان بۆ ینی ڕوتی ڕووناکبیر و ڕۆشنبیری هەرێمی کوردستان یاخود نەخێر هەموو جیهان بەڵام لە نێو هەرێمی کوردستانە. سیرکە ئێمە هەر یەکە ئەیهێنێت توێژینەوەیەک بەگشتی ئەکا و ئەزمونێکی ژێنە نموزەجێکی ژێنە و باسی ئەکا. دەکاتە لەوێ گفتوگویەکی زۆر ئازادانە دروستە بێ و زۆر تێکەڵ بە هەموو نەتەوەکان لە سەر ئاسی هەموو جیهان هەموو مەدرسە ئەدەبیەکان لەوایە گفتوگۆی لەسەرەکرێ. جوانە بەڕاستی دەستان خۆش بێت. ڕۆژی سێهەم کار و چالاشەکانی ینی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش خۆی لە چی ئاوینێتەوە؟ ڕۆژی سێم ینی خەڵاتکردن و ڕێزێنان و کۆمەڵە چالاشی دیکەی یاخود نەخێر ئەمیش بامان شێوە توێژینەوە لێکۆڵینەوە. سەر لە بەیانەکەی سەعانەوە دیسانەوە لێکۆڵینەوەکانی بەشدار بوو بە پێشبڕکەی فستیڤاڵە. 6 لێکۆڵینەوەمان هەیە. ئەم 6 لێکۆڵینەوەیە خەڵاتی یەکەم و دووەم و سێهەمی تیا دەرەکرێت. ئەوە وەکو پانێڵێک لە ڕۆژی سێهەمە. دوای ئەوە دێنە سەر دابەشکردنی خەڵاتەکان لە مەراسیمی کۆتاییە کە سەعات سێی پاشنیوەڕۆ دەست پێ ئەکات. چەند کەس خەڵات وەرەگرێت دکتۆرە؟ بەڵێ خەڵاتمان هەیە 3 کەس بۆ شعر، یەکەم و دووەم و سێمی شعر، یەکەم و دووەم و سێمی چیرۆک، یەکەم و دووەم و سێمی لێکۆڵینەوە. باش. پاشان دوو خەڵاتی زێڕینمان داناوە ببەخشرێت. یەکەم خەڵاتی زێڕینی کوردستان ئەبەخشرێ بە ئەدیبێکی بیانی. دووهەمیان خەڵاتی زێڕینی گەلاوێژ ئەبەخشرێتە ئەدیبێکی کورد. ئەوەشمان هەیە. ئێمە لە چالاکیەکانی سبەینەیە سعات حوت ئەمە تەنها بۆ میوانەکانە بۆ هاتن بۆ هەمووانیە تەنها بۆ میوانەکانە بەس بۆ میوانەکانی فستیڤاڵە بەس بۆ میوانەکانی فستیڤاڵە شەوە شعرێکمان هەیە. شەوە شعرێکمان هەیە بۆ میوانانی فستیڤاڵ کە ئەمە شعری فارسی و عەرەبی و کوردی شاعرانی کە میوانن تەقدیمەکرێ. جگە لەوەی کە کتێبێکی واسین الئەعراج ئیمزا ئەکرێ کە خاتو ڤینۆس وەریگێڕاوەتە سەر کوردی هەر لەوێ ئیمزای کتێبەکەشەکرێ. ئەمە ئەویان داخراوە تەنها بۆ میوانانی فستیڤاڵە. بەسانەوەی بەس نوخبە بەشدار بێ لەوەیە یاچی بۆتان لێکردووە؟ هەر بۆ میوانەکانە بۆ دانیشتنێکە بۆ یەکتر ناسینێک و نزیک بوونەوە لە یەکتری ئەو میوانانەی کە هاتۆ زیاد لە 180 میوانێک هەیە کە توانن ئاڵوگۆڕی بیرکردنەوە قسەکردن و دانیشتن و گفتوگۆ چکە ئێمە جگە لە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئەوروپی ئێمە میوانمان هەیە لەسەر ئاستی هەموو عێراق هەموو لە سەرۆکی یەکێتی نووسەرانی عێراقەوە هەتا هەموو سەرۆکی نووسەرانەکانی هەموو پارێزگارەکانی تر شارەکانی تری عێراق لە بەسرا لە مووسڵ لە واسط لە بابل لە نەجەف لە کەربەلا لە هەمووی میوان و شاعر و نووسەر و ئەمە وەکوتم جگە لە یەکێتی نووسەران لە شارەکان نووسەر و شاعری تریشی لێ بانگەشت کراوە. ئێمە میوانناری دە هونەرمەندی شێوەکاریشمان کردو هەر لە هینی فستیڤاڵەکە کە میوانی هونەری شێوەکارێکن چگە لە میوانداری دارنەشرانەش کە هەیە ینی کەواتێمە 180 میوان ئەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش میوانمان لە هەولێر هەیە لە دهۆک هەیە لە بادینان هەیە لە ئاکرێ هەیە لە کفری و کەلار و دەربەنی خان و هەمووانە نووسەر و ڕۆشنبیرەکان میوانی فستیڤاڵی گەلاوێژن. دەست خۆش بێت دکتۆرەجان من نامێت لەمە زیاتر هیلاکەکەم و ماندووکەم چکە زانم خۆ زۆر ماندویت و ینی ئەرکی زۆر بەسەرشانە زۆر سوپاس دەکەم دکتۆری سام ئیسماعیل سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ بەخێر بێت. زۆر سپاس هەمیشە سەرکەوتوو بن شانازیتان پێوەگەین. ئەمێ لێرەوە دووبارە سپاسی دەستگای میدیایی کورسات بکەم بۆ سپۆنسەرکردنی و سپاس بۆ پەخش و بەرنامەکانی بۆ هەموو ستافەکەی زۆر سپاس بۆ هەمیشە دکتۆرەجان زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆراماتان پێشکەش کرا. ئێوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.